پرسی فرۆشتنی نەوتی کەرکووک بۆتە ڕۆژەفی ڕاگەیاندنەکانی باشوور و یەکێتی و پارتیش یەکتری تۆمەتبار دەکەن. پاشەوەی وەزیری دارایی عێراق و شەرزێباری لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە مەبەستی لێپرسینەوە بانگێش کرا پارتی کەوتە هەوڵەوە بۆ ئەوەی متمانەی لێوەرنەگرنەوە چونکە کەیسەکانی زێباری تایبەت بوون بە بەهەدەردانی سامانی گشتی و سەرفکردنی پارەیەکی خەیاڵی بۆ هاتوچۆ و کرێی خانووەکەی لە بەغداد. هەر لەو چوارچێوەیەدا نێچیرەڤان بەرزانی سەردانی عێراقی کرد و لەگەڵ عەبادی کۆبوویەوە. پاش کۆبوونەوەکەش نووسینگەی عەبادی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە و تێیدا ڕایانگەیاندبوو کە لەگەڵ نێچیر بەرزانی ڕێکەوتون و دەبێت پارەی فرۆشی نەوتی هەرێمیش بگەڕێنرێتەوە بۆ بەغدا. هەر ئەو کات دەنگۆی ئەوەش بڵاو کرایەوە کە پارتی بەنیازە داهاتی بیرەنەوتیەکانی کەرکووک بگەڕێنێتەوە بۆ حکوومەتی ناوەندی بەغدا و لە بەرامبەریشدا گەرەنتی مانەوەی پۆستەکەی زێباری بکە. ماوەی دوو ڕۆژیشە یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانی خۆیان دەردەبڕن و باس لە بەهەدەردانی داهاتی نەوتی کەرکووک دەکەن. پارتیش هێرۆ ئیبراهیم محمەدیان بەوە تۆمەتبار کردووە کە گوایە هەوڵی دابێ لە ڕێگەی ئێرانەوە نەوتی هەرێم بفرۆشێ. ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرۆ ئیبراهیم محمەد لە 19 مانگی پێشوو نامەیەکی ناڕەزایی دەربارەی پرسی ڕاگررتنی هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری و تانکەرەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی ناردووە و تێیدا 5 ڕۆژ مۆڵەتی پێدا بوو بۆ چارەسەری. هێرۆ ڕەتیشی کردوێتەوە کە وەک شەخص کاری بۆەوە کردبێت لە ڕێگەی ئێرانەوە نەوتی کەرکووک هەنار دەبکرێ. ئەمڕۆژ مەڵبەندی دووی کەرکووکی یەکێتی لە بڵاوکراوەیەکیاندا ڕایانگەیاندبوو هێزی لایەنێکی سیاسی دیاریکراو دەستیان بەسەر کێڵگەنەوتەکانی کەرکووک لە بای حەسەن و ئاڤانەدا گرتووە کە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی لێوە هەناردە دەکرێت. پێشتر پەرلەمانتار سۆران عومەر لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەبیری هێنابووەوە کە لە ماوەی ڕابردوودا بایی 9 ملیار دۆلار نەوت لە کەرکووک فرۆشراوە بەڵام کەس نازانێت پارەکەی بۆ کوێ ڕۆشتۆ و بە کێدراوە. سەرچاوە نافەرمیەکانیش ئاماژە بە بڕی 13 ملیار دۆلار لە فرۆشی نەوتی کەرکووک دەکەن. ئەوەی جێگای سەرنج و پرسیاری کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە ئێستادا ئەوەیە کە ئەگەر هێندە نەوت فرۆشراوە بۆچی 5 مانگە موچەی فەرمانبەران و مامۆستایان نەدراوە. تۆبڵی خەڵکی کوردستان لە بەهەدەردانی ئەو هەموو داهاتە بێدەنگ